کارەباکەشمان دەفەکرد ئینشاءالله ماگانە موچێکمان بۆ ئەو پێنج منداڵە کەسیان ئۆتیزمن بۆ ئەو خاتونە بەڕێزە موچێکی ماگانەشمان بۆ بڕیتەوە سەری مانگەوە ئەمڕۆ 13 ڕۆژە کارەبا لەسەر ئەم ماڵە بڕاوە ئێمە 5 دقیقە لێرە تەحمل ناکەین خۆ دەبێ سێ منداڵی ئۆتیزم چۆن تەحملکەن بۆیە بەڕاستی مەکو دەستگای بەخشین دوای راپۆرتەکەی بەڕێستان کە ئێمە هەر لە کاتژمێر 11 برای بەڕێزم مامۆستا داخلی هەواڵەکان بوو و قسەمان کرد لەسەرەکە ئەمڕۆکە سەردانی ئەم خانەوادەی بکەین سوپاس بەخوای گەورە ئێمە لە سەرەتایی وەکو سەرەتایی هاوکاری سەرەتاییمان هێناوە بۆ ئەم خانەوادە بەڕێزە من دەمێ لێرەوە دڵی ئەو منداڵانە و ئەم کاکێش خۆش بکەم کە ئۆتیزمەکەی دیارە لە 100% ئۆتیزمیتی و دووش لەوانش کە ئۆتیزمن بەڕاستی سێ منداڵی ئۆتیزم لەو ماڵەی ئێمە لەسەردا هەندێک کەلوپەری خواردنمان بۆ هێناون بۆ ماڵەکەی و هەر ئێستاش ئێمە بڕی ئەو پارەیەکە لەسەریان بڕابوو کارەبایەکە ئێمە بڕی ئەو پارەیەکە 239,000 دینار بوو داخلمان کرد بە FIB و ئینشاءالله پاش 24 کاتژمێریت کە کارەباکەیان بۆ دەگەڕێتەوە و ئێمە هاوکاریەکی دارایشمان بۆ هێناون کە ئێستا بە خاتونی دەدەین و لێرە شۆ دەمێ بڵێن بەڕاستی وەکو دەستگای بەخشین ماگانە موچێکمان بۆ ئەو پێنج منداڵە کەسیان ئۆتیزمن بۆ ئەو خاتونە بەڕێزە کە لێسەدا پیاوی لەلا نەماوە ژیانێکی کرێتیاتی و بە فەخری دەبەنە سەر موچێکی ماگانەشمان بۆ بڕیتەوە و هاوکارێکی پێشکەش دەکەین کارەباکەشمان دەفەکرد ئینشاءالله هەندێک کەلوپەرشمان هێناوە بە هیوای ئەوە ئینشاءالله خوای پەروەردگارم کارە لە ئێمە قبول بکە پاداشتی بەڕێزت و کەناڵی ئاسمانی پەیامیش بداتەوە لەم شاشە جوانی کەناڵی ئاسمانی پەیامەوە خێرخوازان بێن بەفرێ ئەم خاتون و ئەم منداڵە ئۆتیزمانە کە بە ئێمە ڕناوەستن ئەم خاتونە لە ماڵە چۆن بتوانانی ئەم سێ منداڵی ئۆتیزم کە نازان دابنیشن چۆن سەرپەرشیان کە بێمەحاش بێ موچە کرێتیش وە کارە باش لەسەر ببڕێ بۆیە بەڕاستی ئومێد دەکەم ئەوەی لە توانە ئێمە بوو ئەوە موچێکمان بۆ بڕیەوە لەگەر هەندێک هاوکاری و کەلوپەرمان بهێناون کارەباکەمان بۆ چارەسەرکردن ئومێد دەکەین خێرخوازان چ خۆیان بێن سەردانی ئەم خاتونە بکەن خانوویان بۆ بکڕن چ لە ڕێ ئێمەوە بێ هەر کاتێک سەردانمان بکەن ئێمە لە مای 24 ساعتدا پشتیوان بخوای گەورە هاوکاریمان بکەن ئێمە بتوانین خانوویەک بۆ ئەم خانەوادە دابین بکەین